سەبارەت بە کۆبوونەوەی دوو ڕۆژی ڕابردوومان لەگەڵ برادرانمە لە کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق دیارە هەر بۆیەش من لە کۆتایی قسەکانم بۆ هەموو ئەو تەوەرانی کە بەسەریەکەوەی هەموو برادران کە باسییان کردو بە کوردی وەتانی باس بکەم. تەوەری یەکەم لەسەر پلانی استراتیژی کۆمسیۆن بوو کە ئێمە بۆ پێنج ساڵی داهاتوو لە چەندین کۆبوونەوەی جیا بە هاوکاری ئومەم متحیدە و ئایپس و ئایڕای کە ئەوانە چەند ڕێکخراوێکن لەگەڵ ئێمە کارەکەن و پشتیوانش بوون بە هێنانی چەندین بە کەسی پسپۆر لەگەڵمان. دیارە سەبارەت بە پلانی استراتیژی ئێمە خاڵی یەکەم یاخود هەدەفی یەکەمی ئێمە ئەوەیە تەواوکردنی هەموو دەنگدەرانی عێراقەکە بە بایۆمەتری هیچ کەسێک نەبێنێت لە هەموو هاوڵاتیشی عێراقی لە هەموو پارێزگاکان کە بایۆمەتری تەواو بکات، دواتر پەیوەندی و پشتەوکردنی پەیوەندیەکانی کۆمسیۆن لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان، دواتر بەهێزکردنی توانا و ئاستوی لێهاتووی و شارەزایی کارمەندەکانی خۆمان کە لە هەموو ناوەندەکانی تۆماری دەنگدەران و لە مەکتەبی سەرەکیمان لە بەغدا. سەبارەت بە ئامادەکاریەکانی هەڵبژاردنەکانی عێراق خۆتان ئاگادارن ئێمە ئەمڕۆ هەموو سەرجەمەوە لە ماوەی دوو ڕۆژی ڕابردوو هەموو بەڕێوەبەرە گشتەکانی هەموو پارێزگاکانی عێراق لێرەن بە ئەوانی هەرێمی کوردستانیشەوە لە کاتێکدا کە هەڵبژاردن لە چوار پارێزگاکەی هەرێمی کوردستان ئەنجام نادرێت. ئامادەکاریەکان بۆ ئەو بوو لە نزیکەوە ئێمە گوێ لە بەڕێوەبەرە گشتیەکان بگرین، بەڕێوەبەری مەکتەبەکان بگرین، کێشە و گیر و گرفتەکانیان، ئامادەکاریەکان، پێداویستی هەموو ئەوانەی کە پێویستە بۆ دابینکردنی پێداویستەکانی هەڵبژاردن لەوان ئامادەکاری، چۆنیەتی پاراستی ناوەندی تۆماری دەنگدەران، چۆنیەتی تۆمارکردن و هێنانی و کارمەندانی بۆ ڕۆژی دەنگدان، هەموو ئەوانەی کە پێویستە بۆ هەڵبژاردن قسەمان لەسەر کردووە. خۆشبەختانە کێشە و گیر و گرفتەکان ئەوانی کە پێویستە دیاری کراوە لە چەند ڕۆژی ڕابردوو ئەوانە هەمووی چارەسەر ئەکرێت و هەڵبژاردنەکەش لە مانگی چواری 2020 ئەنجامە درێت کە ئیستاکە ئێمە لە پەیوەندی تەلەفۆنی داین لەگەڵ لیژنەی یاسایی پەرلەمانی عێراق کە ئەوانش ئەمڕۆ بابەتی هەڵبژاردنەوەی یاساکە ئەمڕۆ لە پەرلەمان هەموار دەکرێتەوە و لە هەمان کاتیشدا کەرکووکیش لە زمنی ئەو پارێزگایانەی کە هەڵبژاردننی ئەنجامە درێت کە یەکێک مادەیەکی تایبەت مادەی 35 لە یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ژمارە 12/2018 مادەیەکی تایبەت دابین کراوە کە هەڵبژاردن لە پارێزگای کەرکووکیش بە هەمان شێوەی پارێزگاکانی تر، بەڵام هەندێک تایبەتمەندی بۆ کراوە. یەکێک لەوانە وردبینیە لە سزلی تۆماری دەنگدەرانی کەرکووک ئەگەر لە ماوەی ئەم چەند مانگە نەکرا هەڵبژاردن ئەنجام بدرێت، دواتر 6 مانگ دوای هەڵبژاردنەکە وردبینی بکرێت. هەموو ئەوانەی کە هەیە ئێمە وەکو کۆمسیۆن پەیوەندیمان لەگەڵ ئەو لایەنانە کردووە، وەکو وەزارەتی ناوخۆی عێراق، وەزارەتی پلاندانان، وەزارەتی تەندروستی، وەزارەتی بازرگانی عێراقیش بۆ ئەوەی ئێمە لە نزیکەوە هەماهەنگی بکەین و بۆ چارەسەری کێشە و گیر و گرفتی سزلی تۆماری کەرکووکە لە پێشوش بەو سزلا هەموو هەڵبژاردنەکانی پێشوو ئەنجام دراوە. سەبارەت بە ئاوارەکانی پارێزگاکانی عێراق خۆتان ئاگادارن تا ئێستاش ئاوارەی پارێزگاکانی کەرکووک و دیالە و سەلاحەدین و نینەوە وجودیان هەیە لە هەرێمی کوردستان. بۆ ئەو مەبەستەش تیمی تایبەت، کارمەندی تایبەت، لیژنەی تایبەتیشمان لە بەغاوە ناردووە بۆ ئەوەی چی ئەوانەی لەناو مخەیەمەکان چادرگەکانن، چی ئەوانەشی لەناو شار و بینایی ناو شار و پەرش و بڵاو بوونەتەوە تیم بۆ هەموو ئاوارەکان دابین دەکەین بۆ ئەوەی بە هەمان خەڵکی هاوڵاتی ئاسایی کە لە شوێنەکانی خۆیان بۆ ئەوانیش دەوێت ناوی ئەوانیش تۆمار بکرێت بۆ ئەوەی بتوانن هیچ کەسێک دەنجی لەڕا دەنگدانی خۆی بکات و ئەوانە. ئەوە هەموو ئەوانەی کە ئێمە قسەمان لەسەری کردووە پلانیشمان داناوە چاوەڕوانی هەمواری یاساکەین. پشت بەخوا ئەمڕۆ یاساکە هەموار دەکرێتەوە، هەڵبژاردنەکەش ئێمە هەر ڕەنگی ئەگەر هەر ئەوانی میکەن لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیش ئێمە زاریشکە ئامادەکاری یان پێداویستی